بینەرانی پایتەختی میدیا سڵاوتان لێبێت منەسا لە بەردەم بانکی توی مەلیکم لە سلێمانی وەک لەوێنەکاندا دەبینن ئەمڕۆ موچەی مانگی دووی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان دابەش دەکرێت دەمێت سەرنجتان ڕاکێشم بۆ چەندیمەنێک کە موچەخۆران و فەرمانبەران نۆرەیان گرتو بۆ وەرگرتنی موچەکانیان کە لێرە کراوە بە دوو بەشەوە ئەمریکا دەیبینن بەشی پیاوانە و لەولاشەوە بەشی خانمان ئافرەتان ئەمە ئەو موچەخۆر و فەرمانبەرانن کە ئەمڕۆ موچەی مانگی دوو وەردەگرن. بەڵێ ئەمڕۆ بە گوێرەی ئەو خشتەی کە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی کردوێتەوە موچەی هەرێک لە خانانشین شارستانی و خاڵ پێداویستی تایبەت و زیندانە سیاسیەکان و بەرکەوتوانی کیمیاباران ئەمڕۆ موچەی مانگی دوو وەردەگرن پاش زنجیرە کۆبوونەوەیەک لە نێوان وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵ دوجار دوێنێ چوارشەممە 12 ئازار ببورن بڕیار لەسەرەوە درا کە زیاتر لە 950 ملیار دینار ڕەوانەی هەرێمی کوردستان کرا و وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان خشتەی بەڵێ و دیمەنانی دەیبینن موچەخۆران و فەرمانبەرانن کە نۆرەیان گرتووە بۆ وەرگرتنی موچەکانیان لە کاتێکدا کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان بە دوو میکانیزم موچە دابەش دەکرێت میکانیزمێک کە پرۆژی هەژماری منەوە میکانیزمێکی دیکەش کە لە ڕێی بانکەکانی دیکەوە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابەش دەکرێت بێگومان لە پرۆژی هەژماری مندا بەبێ نۆرەگرتن و لە هەر کاتێکدا کە بتەوێت دەتوانیت موچەی خۆت ڕابکێشیت و بە میکانیزمی دوو هەمیش کە وەک میکانیزمە کۆنەکەی پێدەڵێن لە ڕێی بانکەکانەوە کە ئەمەسا بانکی توی مەلیکە لە پارێزگای سلێمانی وەک دەبینن لە وێنەکاندا موچەخۆران و فەرمانبەران نۆرەیان گرتووە بۆ وەرگرتنی موچەی مانگی دوو. وەک لەوێنەکاندا دەبینن بەشی پیاوان و بەشی ژنان ئافرەتان جیاکراوەتەوە ئەمە موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستانە پاش چاوەڕوانیەکی زۆر وەزارەتی دارایی حکوومەتی عێراق دوێنێ چوارشەممە بڕی زیاتر لە 950 ملیار دیناری خستە سەر هەژماری بانکی حکوومەتی هەرێمی کوردستان و دواتر وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان خشتەی موچەی بڵاو کردەوە و ئەمڕۆ دەست بە دابەشکردنی موچەی خانشینانی شارستانی و خاڵ پێداویستی تایبەت و بەشێک لە چین توێژەکانی دیکە کرا دەمێ ئاماژە بۆ کەم لە کۆبوونەوەی دوێنەی ئەنجومەنی وەزیراندا مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا کە فەرمانی کرد بە سەرجەم وەزیرەکان و سەرجەم وەزارەتەکانی ڕاستپارت بەوەی کە هەرچی زووە دەست بە ئامادەکردنی لیستی موچەی مانگی سێ بکەن تا ئەوەی کە بتوانن بەر لە جەژنی ڕەمەزانی پیرۆز کە لە کۆتایی ئەم مانگەدا دەبێت موچەی مانگی سێی موچەخۆرانی هەرێمی کوردستانیش دابەش بکرێەوە تا موچەی مانگی سێش دابەش بکرێت.